سڵاوی خۆتان لێ بێم کاتتان باش دیارە ئەمڕۆ ڕۆژی 1/6 ڕۆژی جیهانی منداڵانە لە شاری سلێمانی کۆمەڵێک چالاکی جۆرا بڕێوە دەچێت بۆ بەخشینەوەی دیاری بە منداڵان. دیارە چالاکیەکی جیاوازە بوو لە نەخۆشخانەی منداڵان ئەمڕۆ ڕێکخراوی ئایندە بۆ پاراستنی ژینگە بۆ ڕۆژی جیهانی مناڵان ئەو مناڵانەی کە نەیانتوانیوە بەشداری یادەکان بکەن، بەشداری دڵخۆشیەکانی ڕۆژی 1/6 بکەن کە ڕۆژی جیهانی منداڵانە. کۆمەڵک گوڵیان هێناوە بۆ نەخۆشخانەی منداڵان لێرە بەسەر منداڵان دابەشی دەکەن نهۆم بە نهۆم دەگەڕن ئەو منداڵانەی کە نەخۆشن نەیانتوانیوە لە ماڵەوە بنیان بەشداری یادەکان بکەن ئەو گوڵانیان بەسەرا دابەش دەکەن. کاک معروف لە ڕێکخراوی ئایندە بۆ پاراستنی ژینگە دەبێت پێم بڵێم چالاکیە بۆ بیرتان کردەوە لەوەی کەم چالاکی ئەنجام بدەن و باسی چالاکی پێمە بە لە چەمچەماڵی شەر هەمان چالاکیتان. بەنای خۆی گەورە میێرەبانی ئەمە ماوەی 3 ساڵم کارە ئەنجام بدەین لە ڕۆژێکی 6 ڕۆژی جیهانی مناڵان پێماوا بۆ بەشێک لەو منداڵانەی کۆمەڵگا ئەمڕۆ بەهۆی نەخۆشی و بەهۆی خراپبوونی تەندروستیوان نەیانتوانی بچنە ئاهەنگ و چالاکیەکانی منداڵان لە نەخۆشخانە خێوێنراون بە تایبەتی لە قاوش ئەوانی کە ماونەتەوە ئێمە بیرمان لەوە کردووە کە چەند چالاکیێکی ژینگەی ئەنجام بدەین. ساڵانی ڕابردوو شەروامان کردو گوڵی سروشتی و کۆمەڵی کتێب و نامیلکەی تایبەت بە ژینگەمان بۆ هێناون و لە چەمچەماڵ ماوەی ئەم 3 ساڵی ڕابردوو بەشداریمان کردووە لە چەند ئاهەنگێکی تایبەت بە گۆرانی و مۆسیقا بۆ منداڵان و ئەم ساڵیش لە کاتژمێر 8:30 شەو بە هاوکاری خانەی ڕۆشنبیری چەمچەماڵ و شۆڕژ بەشدارە بین. پێماوا بووە دیاری گوڵی سروشت چەند ئامانجێکە پێیەکی یەکەم گوڵێکی سروشتیە، دووەم لە ئێستاوە منداڵ خۆشەوە ڕابێنی کە گوڵی خۆش بوێ و بەشێک لەو کتێب و نامیلکانش هۆشیارین و ڕۆشنبیری منداڵانی تیا ئومێدەوارین کە دایکان و باوکان بەکاری بێنن و تەمەنای تەندروستێکی باشیش بۆ منداڵەکانە خوازین و بگەڕێنەوە ناوخانەوە. وڵەکەیان نامیلکەشیان پێدا ئێمە تقریبا 6 جۆر نامیلکەمان هێناوە، بەشێکان دامەزراوی کەریمی عەلەکە هاوکارمان بۆ لە نامیلکەکان و لە پرۆژەکەش و چەند نووسەرێکی تری بواری مناڵان کتێبەکانیان داوە بە دیاری ئێمە بۆ منداڵانمان هێناوە کووتمان زۆربەیان پەروەردەی شتی زۆر جوانی تیا هەم پەروەردەی هەم ژینگەیە ومێدەوانی منداڵان بتوان سوودی لەبین. خۆش کاک معروف سپاس دەکەم سەرۆکی ڕێکخراوی ئایندە بۆ پاراستنی ژینگە. دیارە ئێرە نەخۆشخانەی منداڵانە وەکو کاک معروف ئاماژە پێکرد لە پاڵ ئەو گوڵەدا ئەو نامیلکانش دەدرێت بە مناڵان کە نامیلکەکان زیاتر بابەتی پەروەردەیی و بابەتی ژینگەیی تێدایە بۆ منداڵان لەگەڵ پێدانی هەر گوڵێک بە منداڵان دیارەکی لەم جۆرەشیان پێدەدرێت کە ئێستا ئەو نەخۆشخانەی مناڵان نزیکەی 100 منداڵی تایە کە بە هۆکاری جیاواز ینی لە نەخۆشخانەکەن دیارە پەتایەکیش بڵاو بۆتەوە پەتایەکی سکچوون ڕوشانەوە بۆ ژمارەیەکی زۆر لە منداڵ لە نەخۆشخانەکاندان. بۆیە ئێستا ئەمڕۆ ڕێکخراوی ئایندە بۆ پاراستنی ژینگە بیری لەوە کردەوە کە لە پاڵ پێدانی گوڵ کە بۆی کە منداڵ فێری ئەوە بێت کە باخچە و سەوزایی خۆش بێت لە پاڵەوەدا نامیلکەیەکی پێداون بۆی کە ینی لە ڕووی پەروەردەییەوە دایکان و باوکان پەروەردە بکرێن چۆن ڕێز دایک و باوک بگیرێت چۆن ژینگە بپارێزرێت. وەکو ئاماژەم پێکرد لە پاڵ ئەو چالاکی کە ئەمڕۆ لە نەخۆشخانەی منداڵان ئەنجام درراوە کۆمەڵێک چالاکی دیکە لە ڕۆژ جیهانی مناڵان لە شاری سلێمانی ئەنجام دەدرێەوە هاوکات داوایەوە دەکرێت کە مافەکانی منداڵان زیاتر پارێزراون پارێزگاری لێ بکرێت بۆ ئەوەی کە ینی هەموو منداڵان بەبێ جیاوازی لەم ڕۆژەدا شاد من بێ ئەوەی بۆ ئەوەی کە کێشە و گرفتەکانیان لەم ڕۆژەدا چارەسەر بکرێت داوا دەکەن کە کێشەکانیان بە تایبەتی کێشەی منداڵانی سەرشەقام گرفتێکی گەورەیە بۆ کۆمەڵگا چارەسەر بکرێت کارکردنی مناڵ کەم بکرێتەوە.